جیا لە ئیدعاکانی مۆسکۆ سیناریۆی جیاجیا هەند سەبارەت بە ڕووداوی هێرشی درۆن لەسەر کرەملن. ئەو سینۆریانە چین ڕۆژنامەوان و لێکۆلەر موختار نەخشبەندی لە ئۆسلۆ نەرویش ڕاستەوخۆ لەگەڵماندایە کاکە موختار ئەم کاتت باش سوپاس بکاتی جەنابەت دەمویست بزانم یعنی شتێکی لە ناکاو بوو کرەملن ببدا ئامانجی درۆنێک لێکدانەوەی جەنابەت. سڵاو ڕێز مەس لە خزمەتەوە بینەرانی بەڕێزتانە. خۆ بۆ لیکۆڵینەوە هەمیشە باش لەواکەن کە زانیاری زۆر گرنگە ئەبێ زانیاری دروست و پێویست لە بەردەستا بێ وە کرێملین تایسە نێوت و ئێمە نازانین کە ئەم فڕۆکەی بفرۆکەوانە لە چ جۆرێک بووە لە چ تەکنۆلۆژیای کەڵکی وەرگرووە تابزای نەسەن دەستی ئۆکراین بووە ئەمریکا یارمەتیدا و یانە بۆ نموناگەرم فڕۆکە بفرۆکەوانە لە دەرەوەی شاری مۆسکۆیە لە ناو شاری مۆسکۆ فڕی بێت پێویستی بە تەکنۆلۆژیکی زۆر پێشکەوتوو نەبووە بەڵام ئەگەر لە خاکی ئوکراینەوە بەرەو مۆسکۆ هاتبێت بە دڵنیایەوە تەکنۆلۆژیکی زۆر پێشکەوتووی لە پشت بۆ ئەمریکای زانیاری پێداوە بۆیە بێ ئەم ڕوون بێتەوە کە تەحلیلیکەین و بەگشتی دەتوانین لە سێ ڕوانگەی سیاسی و سەربازی و ئەمنیەتی و ئەم شتە چاو لێ بکەین کە من ئەگەر ئیجازە بن ئەمانە توانی شیکەینەوە بەڵام بۆکو نەزەری خۆم بیڵم پێم وایە ئەمە زیاتر شتێکی سیاسی و خودی رووسیا لە پشتی ئەوە یەکێک لە سیناریۆیەکانە کە بێگومان ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی ڤلادیمیر پۆتین و کرەملنن دەڵێن کە ئەمە ئەوەی سیناریۆی خۆیان بووە بۆ ئەوەی وەکو چۆن شەرعیەت ڕەوایی بدەن بە هێرشی لەمە و دووە بەتایبەت ڕەنگە لەسەر مەدەنیەکان بن بەو هۆش ئەمریکا هۆشداری داوە هاوڵاتیانی خۆیان لەوێ کە ئاگداری خۆیان بن یعنی ئەمە یەکێک ئەوی دیکە وەکو گوتم مۆسکۆ کە دەڵێ هێرشی ئەوانەیە تۆ چۆن ینی کامە نزیکە لە ڕاستی بە پێی بەڕاستی عەرزم کە چۆن زانیارێکی پێویست لە بەردەستانیە شێوەی ئەم فڕۆکە تەکنۆلۆژیەکەی توانی زۆر یارمەتیمان باکە لێکۆڵینەوە تەحلیلێکی دروستمان بێ بەڵام بە پێم شتانە من زیاتر پێم وایە لە ڕوانگەی لە ڕوانگەی سەربازی و ئەمنیەتی و چاو لەم شتە نەکرێت لە ڕوانگەی سیاسیەوە ئەوڵە نەگەر بێم جاینەمە لە بەرژەوەندی کێ بووە کیف حکوومەتی ئوکراین پێم وایە کە لە بەرژەوەندی نییە کە ڕاستەخۆ هێرش کاتە سەر کاخی کرێملین و مۆسکۆ چونەوە کاتا بەهانە بە مۆسکۆدا کە حتمما ئەوانی زلێنسکی کوژن مەقاماتی سەرەوەی ئوکراینی کوژن خۆمە بەهانە بەوەدا و هەروە هێرشەکە زیاکە هەروەها ئەگەر ئەمە کاری ئوکراین بێ وڵاتانی ناتۆ بەشیکانی تر یارمەتی ئوکراین ناکەن نەڵێن کاکە تۆ خەریکی ئێمە بەرەو شەڕێکی جیهانیە بێ بەس لە بواری سیاسیە لە بەرژەوەندی ئوکراینی نابینم ئەم تشتا پێم وایە ئەگەر مەقاماتی ئوکراین بیانەوەی کارەکەن هێرشەکەنە سەر کریما لەوێ لە بەرژەوەندیانە نە مۆسکۆ و پێم وایە ئەم شتە چین لە بەرەو ساڵ یادی کۆتایهێنانی شەڕی جیهانی هەر شتەوە بەڕێزت فەرمووت پێم وایە دەوڵەتی پوتین ئێوێ لەمە کەڵک بێ بە خەڵک بڵێت کە ئەوە ئێمە نین ئەم شەڕە پێشاتوە ئابووری ئێوە و ژیانی ئێوە تێکچووە ئەمە چاڕوانیەوە دەکرێت کە یان پێشبینیەوە دەکرێت کە رووسیا زیاتر هێرش بکاتە سەر بۆ نمونە شاری کیفی پایتەخت بە دڵنیایی و هەر لەم هەفتە چەندین جار هێرشەکانی زیاد کردووە دوای ئەم فڕۆکەش هێرشەکانی زیاد کردووە هەم بە ساروخ هەم بە فڕۆکەی بێفڕۆکەوان زیاتر خەریکە فشاری ڕەوانیان بۆ هێنێ بەڵام مەسەلەکە ئالێرە یەک شت گرینگە رووسیا لەوا ترسێ کە ئوکراین هێرشکی بەربڵاو بکات بۆ ئەوەی کە ئەو چەند منتەقە کە ئیسا لە ژێر کۆنتڕۆڵ هێزەکانی رووسیای ئازادی بکات و ئەمەش ئەگەر ئەم بەهانانە یعنی هێرشکردنە سەر کاخی کرێملین و مۆسکۆ بەهانە بە پوتین ئەدات کە ئەگەر پێویست کە هێرشەکە زۆر خورس بێ ئەمە مەجبور پاشەکشەکەن لە چەکی ناوەکی بإصلاح تاکتیکی کەڵک وەربگرن بۆ ئەوەی هێزەکانی ئوکراینی کەنە ئاماژ لەو مەناتقەی وا شەڕەتیا ئەزم کە چەکی ناوەکی تاکتیکی نەستراتیژیەکان ئەمانە ئەتوانێت ئەو دەرفەتە بۆ با پێم وایە ئای پوتین زیاتر لە مەسەلە وەکو کارتێکی سیاسی کەڵک وەک بگرێت بۆ نێخۆی خۆی و فشارهێنان بە وڵاتانی ناتۆ چون نەزانین نیسا هەندێک لە ناو وڵاتانی ناتۆ هەموو بە یەک هەڵوێست نین بەرامبەر ئەم شەڕی ئوکراین بەشێکیان بەڕاستی نیگەرانن حەز بە درێژکێشانی ئەم شەڕە ناکەن حتی لەناو ئەمریکاش ئاغای تۆرامپ ببینی بەردەوام بەس لەواکە آخر جاریش ئەم هەفتەی پێشوو کە ئەم شەڕە ئەو بێتە سەرکار کۆتایی پێێنێ پێم وایە پوتین لەم شتانە وەکو کارتێکی سپاداکە مەزێتە لە بەرژەوەندی مۆسکۆ بەڵێ ڕۆژنەمەوان و لێکۆلەر موختار نەخشبەندی لە ئۆسلۆ نەرویش لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆ ئێوە